ئەنجامی ڕاپرسیەک لەبارەی مافی ژنان لە ئەڵمانیا چالاکانی مافی مرۆڤ شۆک دەکات کاتێک دەبینن سێیەکی پیاوانی گەنج بەلایەنەوە ئاساییە تونند و تیژی بەرامبەر بە ژنان ئەنجام بدەن. ڕاپرسیەکە لەلایەن ڕێکخراوی خێرخوازی منداڵانی پلانی نێودەوڵەتی ئەڵمانیاوە ئەنجام دراوە و لە ڕۆژنامەیەکی ئەو وڵاتەدا بڵاو کراوەتەوە. ئەنجامەکەی ناڕەزایەتی و کاردانەوەی چالاکانی یەکسانی جەندەری بە دوای خۆی داهێناوە. لە ڕاپرسیەکەدا 1000 پیا و 1000 ژن لە ئەڵمانیا بەشداریان کردووە. ئەوانەی بەشدار بوون تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵیدایە. داوایان لێکراوە لە ڕێگەی چەند پرسیارێکەوە بیرروڕای خۆیان لەبارەی پیاوەتی دەرببڕن. بە گوێرەی ئەنجامی ڕاپرسیەکە لە 34 پیاوانی بەشداربوو دانیان بەوەداناوە لە ڕابردوودا تونند و تیژیان بەرامبەر بە هاوسەرەکانیان ئەنجام داوە، ئەمەش بۆ ئەوەی وایان لێ بکەن هاوسەرەکانیان ڕێزیان لێ بگرن. بە گوێرەی ڕاپرسیەکە لە 130 پیاوان پێیان ئاسایی بووە جارجار لە کاتی گفتوگۆی تونند و دەمەقاڵێدا زلەیەک لە هاوسەرەکانیان بدەن. پرسیارێکی دیکەی ڕاپرسیەکە لەبارەی پەیوەندی پێشوویانەوەیە. بە گوێرەی ئەنجامی ڕاپرسیەکە لە 150 پیاوان گوتویانە نایانەوێت پەیوەندیان لەگەڵ ژنێکدا هەبێت کە پێشتر پەیوەندی لەگەڵ چەندین پیاوی دیکەدا هەبوو بێت. سەبارەت بە پرسی کارکردنی ژنان لە 152 پیاوان ئەوەیان ناپەسەند بووە کە خۆیان کار بکەن و بژێوی ژیان پەیدا بکەن، لە هەمان کاتدا هاوسەرەکانیان لە ماڵەوەدا بنیشن و چاودێری منداڵەکانیان بکەن. لەم بارەیەوە دوو لە سەرسەی ژنەکان لەگەڵ ئەو بۆچوونەدا نەبوون و پێیان وابووە دەبێت وەکو یەک کار بکەن و لە بڕیارەکانیاندا هاوبەش بن. بەشێکی توێژینەوەکە تایبەت کراوە بە هاوڕەگەزخوازی. بە گوێرەی ئەنجامی ڕاپرسیەکە لە 148 بەشداربووان لەگەڵ ئەوەدا نەبوون پەیوەندی هاوڕەگەزخوازی بە ئاشکرا لە شوێنە گشتیەکاندا ببینن، چونکە پێیان وایە بەو بابەتە بێزار دەبن. لەبارەی ئەنجامی ڕاپرسیەکە ڕێکخراوی فیدراڵی بۆ یەکسانی دەڵێت بە ئەنجامەکانی ڕاپرسیەکە تووشی شۆک بوون. هاوکات ڕێکخراوێکی دیکەی یەکسانی جەندەری دەڵێت کێشەیە لە ڕاپرسیەکدا سەیەکی پیاوان لەگەڵ تونند و تیژی جەستەیی بەرامبەر بە ژناندا بن. ئەم ڕاپرسیە لە کاتێکدایە بە گوێرەی پۆلیسی تاوانی فیدراڵی ئەڵمانیا لە ساڵی 2021دا زیاتر لە 115,000 ژن لە ئەڵمانیا بوونەتە قوربانی تونند و تیژی لەلایەن پیاوانەوە. ئەڵمانیا یەکێکە لەو وڵاتانی ئەوروپا کە ساڵانە بەرزترین ڕێژەی خۆکوشتنی ژنانی تێدا تۆمار دەکرێت. تونند و تیژیش وەکو پاڵنەری خۆکوژیدا دەنرێت. ئەم کێشەیەش لە سەردەمی کۆرۆنادا زیاتر بەدیکراوە.